بێت ومێت بەیانیت باش ئەگەر زانیاریمان بیتێ دەربارەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان ئایا بەپێی زانیاریەکانی تۆ ئەو دوو وەزیرەوەرەوە سەرۆک وەزیرانی عێراق ئامادەی دانیشتنەکە بن؟ بەڵێ شەیدا بەیانی تۆش و بینەرانیش باش هەڵبەتە من ئێستا لە بینای پەرلەمانی عێراق لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێک و چەند فراکسیۆنێکی نێو سەرۆک فراکسیۆنی نێو پەرلەمانی عێراق گفتوگۆم کرد سەبارەت بە هاتنەکەی عەبادی بەڕاستی سەرجەمیان ناوەبێدن لەو هاتنە بۆ پێیان وایە کە ئەمڕۆ عەبادی ئامادەی دانیشتەکان نابێت ئەساسەن پێیان وایە کە ئەمڕۆ دانیشتەکە ئەنجام نادرێت بۆ پێی کە ژمارەیەکی زۆر کەمی ئەندام پەرلەمانانی عێراق ئامادەن لە بینای پەرلەمان تا ئەم خولەکەی من لەگەڵ تۆدا قسە دەکەم نزیکەی 15 خولەک بەسەر کاتی بەستنی دانیشتەکەدا تێپەڕێت تا ئێستا هیچ دەنگۆی بەستنی دانیشتەکە نییە بۆ پێی کە لە سەرجەم فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی عێراق نەقص هەیە واتە ئەندام پەرلەمانێکی کەم بە ڕێژەیەکی زۆر کەم لە بینای پەرلەمان ئامادەن و چاوەڕوان نەکرێت کە ئەمڕۆ دانیشتەکە ئەنجام نەدرێت هەڵبەتە باڵۆشاندنەوەی دانیشتنەکە هیچ کام لەو وەزیرانی کە باس کرد ئامادەی دانیشتەکە نابن ئەوەی هەیە لە ئێستادا من ئێستا خشتەی کاری ئەمڕۆی پەرلەمانم هات نزیکەی 6 بڕگەی تێدایە بە پێی ئەو خشتەی کاری کە ئێستا بەدەستی ئێمە گەیشتووە لە خشتەی کارەکان چەند پرۆژە یاسایەکی ئاساین کە پێم وا بێ ئەگەر دانیشتەکە ئەنجام بدرێت سەرجەم لایەنەکان لەسەری متتەفقن لە خشتەی کارەکەدا تاکە یەک پرۆژە یاسای کە هەندێک لایەنە سیاسیەکان لەسەری ناکۆکردنەوەش لە بڕگەی پێنجەمە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پتاقەی نیشتیمانی تۆزێک لەسەرەوە هەندێک لایەن ناکۆکن بەڵام ئەمەوە بڵێم شەیدا تا ئەم خوڵەکەی لەگەڵ تۆدا قسە دەکەم ئومێدی ئەوە نییە کە دانیشتنەکە ئەنجام بدرێت من لە ئێستا پێشەوە بێم پەخشی ڕاستەوخۆ لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنی دەوڵەتی یاسادا قسەم کرد ئاماژیان بۆ کرد کە ئەمە بە پلان ئەزانن بۆ پێی کە ئەوان داوای ئەویان کردبوو کە حەیدەر عەبادی ئامادەی دانیشتنەکە بێت بەڵام لە ئێستادا مەیلێک هەیە بۆی کە ئەو دانیشتنە ئەنجام نەدرێت بۆ پێی کە لە ئێستادا بەڕێکی زۆر لە ئەندام پەرلەمانان لە فەریزەی حەجن لە مەککە و نزیکەی 50 بۆ 55 ئەندام پەرلەمانیش لە بەیروتن لە مؤتەمەرێکن بۆیە کەم بوونەتەوە بە ڕێژەیە کە ئێستا ژمارەی یاسایی ئەو ژمارەی کە پێویستە کە لە نیوە زائیدەن یەک پێویستە لە دانیشتەکەدا ئامادە من دانیشتەکە ئەنجام نادرێت ئەمەوەش بڵێم شەیدا تا ئێستا دەنگۆی ئەوەشەیە کە ئەگەر دانیشتەکە ئەنجام بدرێت بە سەرۆکاتی سەلیم جوبوری نەبێ بەڵکو هومام حەموودی کە جێگیری یەکەمی سەلیم جوبوریە دانیشتەکە ئەنجامدا بەڵام تا ئەم خولەکەی لەگەڵ تۆدا قسە دەکەم ئومێدی ئەوە نییە حەیدەر عەبادی ئامادەی دانیشتەکە بێ ئەگەر چی لە خشتەی کاریش ئەمەوەش بڵێن لە خشتەی کاریش بە هیچ شێوەیەک ئاماژە بە هاتنی حەیدەر عەبادی نەکراوە بەڵێ شەیدا بەڵێ ئومێد سوپاس بۆ تۆ سوپاس بۆ زانیاریەکانت ئومێد محەممەد پەیامنێری هێناڵتی